کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکان نیگەرانن لە وتەی پزیشکێک کە ڕایگەیاندبوو مریشکی ناوخۆیی بەهۆی پێدانی پرۆتینەوە بۆ خواردن شیاو نییە. بە وتەی سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵەکە ئەو کەسانە مەترسین بۆ سەر ئاسایشی خۆراک و داوای قەرەبوو لەم پزیشکە دەکەن. ئێمە بەلامانەوە سەیرە نەگەر ئەو دکتۆرە چەندین خەڵکی تریشی قسە لەسەر ئاسایشی خۆراکی ئەم وڵاتاکە، بەڵام بەداخەوە ئەمە ئیشی ئێمە نەبوو جوابی ئەو دکتۆرە بینەوە. ئیشی 5,000 دکتۆری ڤەیتەرنەری بوو لە هەرێمی کوردستاندا کە مەعاشێکی زۆر باشیان هەیە. ئیشی عیادە ڤەیتەرنەریەکان بوو، ئیشی حکومەتی هەرێمی کوردستان بوو. من چەند جارێکی تری وتومە ئێستاش دووبارە یەکەمەوە ئەگەر لە هەرێمی کوردستاندا نەبووایە لە هەر وڵاتێکی تردا وایە ئەم دکتۆرە بەڕێزە یاری بە ئاسایشی خۆراکی وڵاتەکە بکردە 20 ساڵ حکومەدرا یان غرامێکە کرابوو هەموو مڵک و ماڵەکەی بفرۆشێ. ئێمەش وەکو خاوەن پرۆژەکان لە دووهۆک و زاخۆوە تا کەلار و کفری بەڕاستی قبولی ناکەین، داوای قەرەبووی لیەکەین، ڕێگای یاساییە گرینە بەر. نوێنەری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی دەڵێت مریشکی ناوخۆ سامانێکی نیشتیمانیە و ناکرێت نابەرپرسیارانە قسەی لەسەر بکرێت و پێویستە داواکاری گشتی بێتە سەرخەت. پزیشکێکی ڤێتەنەریش دەڵێ هیچ دەرزیەکی پرۆتین بۆ مریشک لە نێوخۆدا بەکار ناهێنرێت. ئەگەر بە ڕێزێک بیەوێ بازرگانی خۆی یان پیشەکەی خۆی ئەوا بخاتە بەرچاو کە بێت لەسەر حسابی کێڵگە پەلەوەریەکان بڵێ بەرهەمی ئەوان خراپە و هۆرمۆنی لێیەن یان بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەوی خۆی بخاتە بەرچاو خەڵک و بازاری خۆی گەرمکە، ئەوە ناحەقیە. بەڕاستی ئێمە لێرەوە داواکەین، ینی داواکاری گشتی بێتە سەرخەت. ئەم بەرهەمە بەرهەمێکی نیشتمانیە، ئەمە سامانێکی نیشتمانی ئێمە ناتوانین بەدەستی بین. ئەمانە بەڕاستی هەمووی دوور لە ڕاستیەوە ئەو هۆرمۆنە بە هیچ شێوەیە بەکارنایە بۆ مریشکی مەسلحەی خۆمان، لەبەرەوەی کە وەکو باسم کرد لە ڕووی ئابوووریەوە هیچ سوودێکی نییە، تێچوویکی زۆر زۆری ئەبێت و لە ڕووی تەندروستیشەوە ئەم مریشکە قەڵەو نابێ، یعنی ئیش ناکە. هۆرمۆن بۆ قەڵەوکردنی مریشک لە باڵندا ئیش ناکە. بۆیە تا ئێستا بە دڵنیاییەوە و بە سقەیەکی زۆر زۆرەوە دڵنیاتانەکەینەوە کە بە هیچ شێوەیەک لە هیچ قەعەیەکی کێڵگەی پەلەوەڕی هەرێمی کوردستانە دەرزی هۆرمۆن بەکار نایە بۆ قەڵەوکردنی مریشک. ماوە ش دروستە بێ. بەڕاستی من ئەگەڕێنمە بۆ هەندێک مافیای لاوانەیە لە پشتەوە بێ، مافیای مریشکی بەستووە، مافیای قاچاقچیە، ئەمانە لەوانەیە ماوەی پێشی سە 20مان ئەڵێ تەنەکەی ڕۆن ئەخرێتە ناو عەلەفەکەیەوە. بەڕاستی پێیام چەند جارێک پەیوەندی کرد بەم پزیشکەی پێشتر باسی لە خراپی کوالیتی مریشکی ناوخۆیی و جگەری مریشک کرد کە زیانی زۆری هەیە بۆ تەندروستی، بەڵام وەڵامی پەیوەندیەکانی نەدایەوە. لە بەرامبەردا داوا دەکرێت لێپێچینەوە لەم پزیشکە بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.